پرسی قاچاقچێتی لە هەرێمی کوردستان بۆتە گەرمترین باس و تا ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانیوە هەنگاوی پێویست بۆ بنبڕکردنی بنێت. پەرلەمانتارێکیش دەڵێت تەنها مانگی ڕابردوو لە مەرزی باشماخەوە بە بەهای نزیکەی 50 ملیۆن دۆلار قاچاقچێتی کراوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت تەنها مانگی ڕابردوو بە بەهای 45 ملیۆن دۆلار کاری قاچاقچێتی لە مەرزی نێودەوڵەتی باشماخ کراوە. علی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە نووسینێکدا لە هەژماری خۆی لە فەیسبوک ڕایگەیاندووە تەنها لە مەرزی باشماخ لە مانگی پێشوودا 45 ملیۆن دۆلار دەستکەوتی قاچاقچێتی بووە. بەوتەی ئەو پەرلەمانتارە قاچاقچێتی بەرپرسانی باڵا بەردەوام بێت، ئەوە کشتوکاڵ و ئاژەڵداری لە هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی داهاتوودا بە تەواوی لەناو دەچێت و دەڵێت کاهوو کە لە رم و قەرنابیت کۆنتێنەرێک بە قاچاق بە 4100 دۆلار هاوردە دەکرێت کە 4000 دۆلار بۆ بەرپرس و 100 دۆلاریش بۆ نووسینگەکانی قاچاقچێتین. هەروەها ئاشکرای دەکات لە چەند ڕۆژی ڕابردوودا هەنارێکی زۆری تورکی و سوور و میسری بە نایاسایی داخل کراون و دوای بە دوواداچوون بۆیان دەرکەوتووە هەر بار هەڵگرێک بە 2400 دۆلار لە سووریاوە داخل بووە و هەر بەرووبوومێک لە هەر وەرز و کاتێکدا هاوردەکردنی قەدەغە بێت ئەمان بە قاچاق دەیهێنن. جیاواز لە بەرهەمی کشتوکاڵی یەکێکی دیکە لەو کاڵایانەی ئێستا بە قاچاق هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئاژەڵە. ئەمەش زیانی گەورە بەو کەسانە دەگەێنێت کە سەرقاڵی کاری ئاژەڵدارین. علی حەمەد ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لەم بارەیەوە چەند نمونەیەک دەهێنێتەوە دەڵێت لە ناوچەی خوێڕیسکای سەر بە قەزای مێرگە سوورەوە ئاژەڵی تورکی داخل دەکرێت، لە سحێلاوە ئاژەڵی سووری داخل دەکرێت، لای پێنجوێن و پاوەشەوە ئاژەڵی ئێرانی با قاچاق ئامدیو دەکرێت. با پێی بەداداچوونەکان ئاژەڵی گەورە بە 100,000 و بچووک بە 30,000 دینار بۆ هەر سەرێک با قاچاقی داخل دەکرێن. هاوکات پەرلەمانتارێکی دیکە بە دوواداچوونی بۆ هاوردەکردنی مانگا و ماسی با قاچاق کردەوە ئاشکرای دەکات کە لە ئاودیوکردنی هەر وڵاقێکدا با قاچاق بڕی 84 دۆلار بۆ بەرپرسانی تێوەگلاوە لە کاری قاچاقچێتی. دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان دەڵێت مانگا و ماسی قاچاق سەرچاوەی 10 ملیۆن دۆلاری چەند بەرپرسێکن و 100,000 وڵاق هاوردە دەکرێت و لە هەر سەرێک 84 دۆلاری بۆ بەرپرسانە. بەوتەی ئەو پەرلەمانتارە لە ماوەی ڕابردوودا سەدان سەر وڵاق با قاچاق داخلی هەرێم کراون لە مەرزی کێلێ لە پشدەر و ناوچەکانی دەوروبەر بە بازگەی فەرمی و بەبەر چاوی حکوومەتی هەرێمەوە دەکادا شوێنی دیاریکراو لە سلێمانی. لە هەر وڵاخێک 84 دۆلاری بۆ بەرپرسانە و بڕیارە لە ماوەیەکی کەمدا 100,000 وڵاق داخل بکرێت، بەوەر زیاتر لە 10 ملیار دینار دەستی چەند بەرپرسێک دەکەوێت. ئاشکرابوونی ئەم دۆسیانە لە کاتێکدان کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم لە سەرەتای دامەزراندنیەوە دروشمی چاکسازی هەڵگرتووە کەچی هیچ هەنگاوێکی کردداری بۆ ئەنجامدانی چاکسازی هەڵنەگرتووە.